سبراتك هذيك بو نرخي كونجاو نرخي هرزان كاك الراتب يعني نازل يودوم مع جاريك وخلق من الدار وخلق مصروفي هي وخلق فيها مصروفي زخم بو بلا لبر اويتي ليله ايسينيا ايس من كابرا بخوا 15 جنيه سنه مجي والله ام قميص يعني ب 100000 دامجي ام 15 ويجي ودا 1000 اما بلاش خلق قشتي سعرزي زراعي قشتي شو والله كاس نايقه قشتي وبوني امر راتبو هنا وزادها تاكل سر هي بخوا برا سرنيه هم بقرته بو إيشك خوي لقشتي باشتريك حيوان داريك خساويك فلاعتك زراعتك وين مواني بلا بلا ما كويس إيش كاك باري فيني خلق فيني مصروف بو باريشني جلو بري تعطي بو ناكر ما مجان بخوا شو بلا أو خياته متري قماش بو خم دواي بسبيان ذلك كده ياك متري يعني قاعد قصة وباني تيجي والله الخلق عدد رام تجي والله ما مجان أول راسي هيك بيني وتما حتى من هالميرة توصل لا من بو باقي قرآن وتما حتى من هالميرة توصل لا من بو أرى ولا دو جارات دو كشات خۆتان نەزانن لەم ماوەیە لە 2013 ئەوە لە بۆ سەرەوە قەیرانێکی زۆر ڕووی کردووە لە هەرێمی کوردستان و بێموچەییە و خەڵک زۆر ڕۆگاتەنەوە بازاری لەنگە ئەوش بەهۆی ئەوەی نرخەکەیان گونجاو و نرخەکەی ئەرزانەوە نەجار چی دەگمەنی شتیایە ینی کە تۆ ڕوو بناو بازاری مەسەلەن کەمالێتە شتەکان نرخەکانە گرانە و باشتر وایە ئەو نرخەگرانە لێرە سەرفیگەی بۆی ئەو داهاتاش نەگەڕێتەوە مەسەلەن بۆ تورکیا و شتەکانی تورکیا ینی مهمتر بکەیت گرانباتر بکەیت. پێشتر خەڵک هەد منی مارکەیە کرد بۆ مارکا گەڕا باز بەرام ئێستا خەڵکەتی بەناو لەنگەن شتێکی گونجاوە بۆم کاتە ئەم کاتە شتێکی گونجاو هەرزانە شتمان هەرزانە غەرازی ئێمەش ئەوروپیە تورکی نییە خەڵک زیاتر ئەگەڕێەوە دوای ئەوروپیە جلوبری ئەوروپی پێشتر باشتر بوو بەس بەڵام ئێستا قەرانی دارای وایە کردە بێ بەناو لەنگەکان زیاتر غەرازی ئێمە گونجاوە هەرزانە خەڵک بۆ ڕۆمانتیەکە ئەوروپیشە شتێکی چاکە ینی تورکی نییە خەڵک منێ تورکی ناکات زیاتر خەڵتیە سەردانمانەکە چکە غەرازمە ئێمە گونجاوە بۆ خەڵک چاکە هەرزانە.